دبن چاونێریە ڕێڤەبەریە ڕەوشەنبیریە گشتیە پارێزگەها دهۆکێ خۆلەیە کە زمانی کوردی هاتبوو لە دارخستن لە دەبیستانە ئەفرینیا لە کامپادۆمیز و پشتی بورینە دمەهان لەسەر با خۆلەیە فێرکردنا زمانی کوردی بۆ هەژمارێک ژی گەنجێن کامپادۆمیز ئەف شاگرتی دەرباسبوون ئەزموناندا ئەف خۆلە زمانی کوردی یا گومل کامپادۆمیز بری خۆلە گەلکی باش پێ و مەگەلێک فەیدەجێ کرد وەکو ڕۆژ ئاوا من کاریبی ئەم بخوێنن بەشنهۆ الحەمدلله ینی ئەم تازە مە باشێ فێم کرد و سپاس ئەم فێری زمانی کوردی دبن لەوێ دەرێ طبعا پشتی وتی شورشە سووری و وڵاتی مەلمەقە دەخەبی ئەم هاتنە وێ دەبووینە پەنابەر ئەم فێری زمانی خۆت بن سبا ئەم بەگەرن وڵاتی خۆ ئەم مفاکی بدن گەلێ خۆ بدن زارۆکێن خۆ و پاشە ڕۆژە ئەمە ئینشاءالله ئەم بەر و خۆشیە ئینشاءالله ئەم بێژن کوردستان ئەمە نێزیکە شاگرتی وێ خۆلێکی خۆشیە خۆ دەدن دیارکردن گۆ فێری زمانی خۆ دەبن لە هەرێما کوردستانی پشتی قەدەغەکردنا وی زمانی لەسەر دەستێ دەسەڵاتە سووریە gelek Kurd gelek tuşî sistemkarî bûye dirêjaya mêjwa xwe de taybetî di buwarê xwendin û nivîsîn û keltûr û danasîna nasnameya xwe de vê qonaxê wekû em penaber li başûrê Kurdistanê me dît ku fera wekû va xulên ziman em bidine şagirtên xwe ji bo fêrî astê xwendin û nivîsînê bibin da ku bibin ronahiyek ji bo dema pêş de taybetî divaka û danên nexweş de jî tişna gelekî baş e ku her mamostekî li her çarparça Kurdistanê ku bikarê çend şagirtan fêrî zimanê Kurdî bike erkekî netewî û niştimanî gelekî mezin e û nekêmî şerê çekiyê jî زمانی کوردی زمانی دایکەیە ڕاستی چێکی گەلێکی خۆشە ئەم فێری زمانی کوردی بن ئەو زمانی کوردی دەمێ ئەم سووری ڕاستی چێکی خەدەغە بوو مەمنوع بوو ئەم فێری زمانی خۆ ببن زمانی دایکێ بەس لەوێ دێت چێکی گەلکی خۆشە زمان ناسنامە هەر مەڵەتەکێ و پێویستە گۆ هەر مرۆڤک فێری زمانی خۆ دەبێ نەمازە دڤان ڕۆژێ نەهادا و بەتایبەت ئالێن ڤان نەفشێن و یەک گەنجێ ڕۆژاوای کوردستانی بۆ بەرنامە ئارک جەمیل ئۆسێ کامپادۆمیز